سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پورتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ڕەشوە دەکەین. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ڕەشوە چییە و چۆن پێناسە دەکرێت؟ ڕەشوە بۆچی حرامە و نەهی لێکراوە؟ چۆن دەکرێت ڕێگا لە ڕەشوە و بەرتیدان بگیرێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خواهي يقول لنا القرآن بيرزا ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالباطل. فرمي مال يكتر مخون ببطال ببيع حق بنا حق، يعني ببيع هيج دوري كتبوي هبو بيه هيج إيشك وبوكر بيه هیچ مستحقی پارەیەک بی کە بداتێ یان ماڵێک بی سەروەت و سامانێک بداتێ بەناحەق بیخۆی یان بیبێ بۆ حاکمێک بۆ کاربەدەستێک بۆ قازیەک بۆ مەسئولێک بۆی کە ئیشێک بۆ ڕاپەڕێنیان ئیشێک بۆ بکە یان حەقێک بۆ بکە بەناحەق. ئەوە ڕیشوە لە کوردی خۆمان پێێتێ بەرتیل، بە عەرەبیش هەر لەفزی بەرتیل بەکارێ بەڵتەی گەورە وترێ، ئەوانیش هەر بەکارێنن، بەڵام لەفزی بەرتیلەکە کوردیە، ڕیشوەکە عەرەبیە. ئیمامی جورجانیە فەرمێ ما يعطى لإبطال الحق أو إحقاق الباطل. فرمي الرشوة أويكا بتوي حقك بي بطالكيوا يعني حقك بي بحق حقك بي بحق أو بيناسيك زور كتو بيناسيك زور لازانا كانوا إيش لو أنا أويكا وكو إمام جورا كان إمامي تهانوي يشكل عالم جورا كان فرمي حد الرشوة فرمي السنوري الرشوة، يعني الرشوة كبتي بيناسي بكي بيناسي بذل المال فيما هو غير مستحق على الشخصي أو هيك باريجي بمالك أو كابراب مستحق أو باريني بيته. شو كان الإسلام وادان دراو كإنسان إيشكي بو إيشكر لبر خوابويكا. اگر حکومتیش داینا بو دولت داینا بو دولت معاشیاته بس او معاشه بو امکان نبی معاشکه جور گریو چه پاره لخلق جور گریو اشتان بوکم نبی بتمای پاداش قیامتیش به بتمای پاره کاوراج به او دوانن رگ ناکم بویا امامی ذهبیه فرمیه شکل کبائر لا تسلسلك داینا ولو رشتي كبوي دانا ولو زنجيره سيودو لكتب الكبائر داينا وككبائر يشكل الكبائر كان تشيا رشوه برتي الورقتنا كابلا برتي ليه جوار بوي حقك بوكا بنا حق يعني حقك بوكا بحق يعني بشي يعني حقي كسك بو داتاشي يعني إيشك بورا برنو أم بيش خات جي أو يعني مثلا كسب بو من الولاتي خمان باو عرزه بو كسي درت شو بيرن رنجرتو أو عندما بيتي مو عرزين بتو عرزيك الديني وينازل شون عينه لينا كورتو جاري أجداني جويناتي تناوي أو وصلنا ناوي أما خرج جاكي أو حقي كسيكا بزور لي داجيرا كان بفيل لي داجيرا كان ين بكسيكا وزاناكا بيناسيكا ين زور كدوا اويكا يشلو زانانا فرمو اويكا باري بي بحاكمك بويكا ايشك بورا بارنيكا او ايشا حقي خويني او كسا او باري ورقدي شكا حكومة باري ياوتي حكومة معاش ياوتي حكومة الرقاوشوين ياوتي كا او ايشا رابرني ام باركا ياتي بويكا ايشي خلقي دوا خوي ام بيشخا يان باركي ياتي يان مالكي ياتي يان مركي بو بيان هديكي بو مثلا بناي هديني اور شويه بويا بوشي بوشتي كنابي اوشتوا بكري اوشتا قانونا وانيان بجوري شرع وانيا اما تي بشويكي ناجائز بيك بشويكي ناشائز بشويكي عقل ورينا يجري بشويكي اگر تو يخود بي بين ناخوش حقي من يبودا بفلانكس هو بكلتي بيناسي رشوەیەکە پێناسەی زۆر کراوە لە ئازانەکانەوە. ڕەشوە پێشوەختێکە باربوویەکە کەسێک کە ئیشێکی هەیە لای عاملێ لای فەرمانبەرێ لای کارمەندێک لە هەر شوێنەکە بێ لە پێشا ڕۆژەوەیکی بۆ باڵێ کاکە ئەمە لە شەرتیش نییە بڵێ ئەمە بۆ ئەوەی تر شتێکی بۆ ئەبا بۆی کەوا ڕازی بکە کاتێک کە داواکەی تەقدیم کرد داواکەی ڕەت نەکرێتەوە. ڕەشوە خۆی تقریبا ئەوەیە هەدیێ ناتوانانی پێ بڵێ هەدیە چونکە بێ بەرامبەر بێ، بەڵام ڕەشوە جاری وا هەیە ڕەشوەکە مەسەلا بڵێن گەڵایەکە، بەڵام کابرا لە ڕێ و گەڵاوە
سەدان گەڵای دەست ئەکەوێ مۆزیفەیەکی دەست ئەکەوێ حەقی چەندەها کەسی ترەخوا ڕەشوە ئەوەیە براکەم وەکو ڕەشوە واللهی لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندین حەدیثمان هەیە لەسەرەوەی کە ڕەشوە حرامە بەڵکو یەکێکە لە گوناهە گەورەکان هەر گوناهێ لعنەتی لەسەر هاتبێ گوناهی گەورەیە ڕەشۆش یەکێکە لەوانەیە کە لعنەتی لەسەر هاتووە لعن الله الراشی والمرتشی واتە خوا لعنەتی کردووە لەو کەسەی کەوا ڕیشوەکەیش ئەدا ئەوەژی کە ڕیشوەکە وەرئەگرێ و ئەیخوا هەتا واستەکە لە بینیان ناگەر واستە بزانێ ئەمە کارێکی حرامە کەسی سێهەم کە ها لە بینیانە بزانێ کارێکی حرامە هەر بەر ئەو لعنەتە ئەکەوێ جا هەر شتێک لعنەتی لەسەر هات لە قورئانە لە فەرموودا ئەوە لە بەرگوناهە گەورەکانەکەوێ لە ضمنی گوناهە گەورەکانایەوە شێخی ذەهەبی بەیانی کردووە لە کەبائیرە هەروەها ئیبن حەجەر لە زەواجرە ئەمانە هەموو ئەو عەلەمانەی کە کتێبی کەبائیریان داناوە باسی ڕەشوەیان کردو و بە یەکێک لە گوناهە گەورەکانیان ژماردوو. ڕەشوە یەکێکە لەو بابەتانەی کە بە حەرام ناوزەدە کراوە لە دینی خوای پەروەردگارە و کتێبە فقهیەکان باحسی زۆریان لەسەر کردووە و ڕەشوە پێناسەکەی زۆر پێناسەی لەسەر هاتووە بەس زاناکان باسیەکەن ئەفەرمونون ما يعطى لإبطال الحق أو لإحقاق الباطل ئەفەرمێ ڕەشوە بریتیە لە شتێک کە بدرێت بۆ ئەوەی کە حەقێک بەتاڵ بکرێتەوە یعنی نێڵرێ ئەو حەقە جێی خۆی بگرێت تۆ پارەیەک بدەی یا هەدیەیەک بدەی یا شتێک بدەی ئەوە نێڵی جێ بگرێت جا بۆ هەر کەسێک بێ یان ئەفەرمێ بۆ ئەوەی بێ شتێک حەق نەبێت مافی ئینسانەکە نەبێ ڕەشوە بدە پارەیە هەدیەیە شتێک بدە بۆ ئەوەی ئەو بەتاڵە بکا بە حەق ئەمە کورتەی مەوزوعەکەی بەڵام زانەکان قسەی زۆریان لەسەر ئەم پێناسەیە کردووە و ئەو پێناسەیە لێکۆڵینەوەی زۆریان لەسەر کردووە باسی ئەویان کردووە کە هەموو بوارەکان ئەگرێتەوە یەکێک لەوانە ئەفەرمونون ئەگەر ئینسان سەرەی لە بابەتێکە بۆ دانرا حتا سەرەکەی پێش خست و هەدیەیەکی دا بۆی پێشخرێت ئەفەرمونون ئەو حکمی ڕیبا وەرەگرێت هینە عەفوەن ڕیشوەیە وەرەگرێت و ڕیشوە لە قورئانە وەکو ناوی لەفزی ڕیشوە نەهاتووە بەڵام لە بابەتی ئەکل و ئەمواری الناس بالباطل لەم بابەتەیە هەیە قورئان ئاماژەی بەم مەوزوعە زۆر کردووە لە دوو شوێنە یا بڵین لە سێ شوێنە بە گرنگ ئەم باس هاتووە یەکێکیان لە سوورەتی ئەلبەقەرایە کە خوای گەورە باسی ڕۆژووەکە لە دوای باسی ڕۆژووەوە یەکسەر بەتوایە ئەفەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من أموال الناس بالإثم وأنتم تعلمون أفرمي مكن سروت سامان تان بخون يعني هي يكتري ببتال وبيكنوا بيبن بود صلاة دار بو أوي شتيكي حقي بيبكن بنا حق يانا حقيكي بيبكن بحق وإيوه خوتا نزانا كأو بتالة لديني خواي پروردگاره ئەمە لێ شوێنێکا باس کراوە کە بە دوای ڕێژوایە ڕۆژ و باسی تەقوای تایە باسی لەخوا ترسانی تایە بە دوایە ئەم باسە هێنێت و لە سوورەتی مائیدەیە لە دوو شوێنە باس کراوە هەردوو باسەکە پەیوەندیان هەیە بە جوولەکە و بە منافقۆ کە یوساریعونە فی الکوفر و باسی ئەوە کاوانەی کە لەعنەت و نەفریان لێکراوە بە دوایە باسی سوحت هاتووە یعنی حەرام بۆیە زانەکان باسی ئەم مەوزوعەکەن ئەفەرمونون ڕیشوە خواردن پلەکەی کەمتر نییە لە ڕیبا کە خوای گەورە فەرمێ فەئذەنوا بحەرب من الله ورسوله کە لە حەدیثە هاتووە فەرمێ حەفتا و ئەوەندە پلە گوناهی هەیە لا خواروەکەیان وەک زیناکردن لەگەڵ دایکاوایە ئەفەرمونون ڕەشوەش کەمتر نییە لەو و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ لم فرموديا هاتوك أبي هريرة يا كتير للصحابة جرته أفرمي لعن رسول الله صلى الله عليه وسلم الراشي والمرتشي وفي لفظ الرائش لا لفظ كتير هاتو فرمي لعن رسول الله صلى الله عليه وسلم الراشي والمرتشي في الحكم حديثك الصحيحة
ئەفەرمێ پێغەمبەری خوا نەفرینی کردو، یعنی پێغەمبەری خوا دوعای کردووە خوایە دووری خەیتۆ لە ڕەحمەتی خۆت ئەو کەسەی ڕەشوە ئەخوات، ئەڕاشی ئەو کەسەی ڕەشوە ئەدات، والمرتەشی ئەوەی وەریەگرێت و ئەی خوات، ئەوەی هەدیە ئەدات بۆ ئەوی حەقێکی پێ بکا بە ناحەق یان بەتاڵێکی پێ بکا بە حەق، و ئەوەیشی کە وەریەگرێ لێی و ئەوەیشی دەڵاڵە لە بەینیانە. ئەمە تقریبا ئەگەر ئێستا سەرنجی بین سێ وەجبە یان بڵین سێ بەش لە ناو کۆمەلگایە زیاتر دەکەیتەوە. چینی دەوڵەمەند، چینی دەسەڵاتدار ئەوەی کە شتی بەدەست بێ، چینێکیش کە ئەمڕۆ پێوترێ ئەوانەی محاما دەکەن، ئیشی محاما دەکەن. ئەم سێ وەجبەیە الله عالم لەم شوێنەیە لە وڵاتی ئێمە تووشی ئەمە بن. خۆپاراستن پێویستە و زەرورە. جا ئەم مەوزوعە ئەگەر ڕەشوە بڵاو بوویەوە لە ڕاستیە ئیتر کارەسات دروزە بێت. ڕەشوە سیفەتێکی مەزمومە و پاشانیش لە ڕاستیدا شەرع ڕێگری کردو لە ئەم سیفەتە ناشیرین و بەدخووە، چونکە سیفەتێکە خوددا و پێغەمبەرەکەی بە حەرام پێناسەیان کردووە و بە حەرام دایان ناوە. ڕەشوە پێدانی بڕێک پارەیە لە بەرامبەر ئەنجامدانی کارێکدا. جا ئەم کارە کارێکی شەرعی بێ یاخود ناشەرعی بێ، هەر کەسێک بە مەرج دایبنێ بە شەڕ دایبنێ کە لە ئەنجامدانی کاروکردەوەیەکدا مەبلەغێک پارە یاخود ئیمتیازاتێک جایتر هەر شتێک هەبێ زیاتر ئیمڕۆ مادە و پارەکە بەکاردێ لە ئەنجامدانی هەر کارێکدا بڕێک پارە دیاری بکرێ و بە مەرج و بە شەڕدا مردێ فڵانە کەس تۆ ئەم ئیش و کارم بۆ بەکارخە، ئەم ئیش و کارم بۆ بەڕێکە، ئەم ئیشەم بۆ چۆنڵێ سەرڕێ بکە، ئەم ئیشەم بۆ ئەنجام بدە، لە دو ئەنجامدا من ئەمەنە پارەت پێ ئەدەم و چۆنەڵی دەستکەوتی تۆ ئەمە پارە ئەبێ. ئەمە پێناسەی ڕەشوەیە و پێناسەی بەرتیلە. بەرتیش لە ڕاستیدا ئەبێ مسلمانان خۆی لێ بەدوور بگرن، چونکە ئینسانی مسلمان زۆر لەوە گەورەترەکەوە ئیشەکانی چۆنەڵی بە پارە و بە ئیشی ناشەرعی و بە ئیشێک بەڕاستی سەرڕێ بخات و بەڕێ بکاکەوە ئەم ئیشە ئیشێکی ناجۆر بێ و ئیشێکی ناشرین بێ و ئیشێکی ناشەرعی و هەروەها ناتەندروست بێ. ئینسانی مسلمان ئەوێ ئیشەکانی بە جوانی بەڕێ بکە، چۆنەڵی پشت بەخوا بەستێ، تەوەکل بخاتە سەرخوا، شوڕا و ئەمری هەبێ و هەروەها تەوەکول و یەقینی لە کارەکانیدا هەبێ، پشقایم بێ و فکر و تەفەکوری هەبێ لە کارەکانیدا. و پاشان کە ئینسان ئەم هۆکارانی بەردەستە کرد و خستێ بەر لە ڕاستیدا چۆنەڵی گەورەتر ئەبێ لەوەی کەوا ئیشەکانی بە ناشەرعی بە بەرتیل بە ڕیشوە بەرێ بەڕێوە. بۆیە ڕیشوە لە دو ئەنجامدا ئەکرێ بڵێن ڕیشوە ئەنجامدانی کارێکە لە بەرامبەریدا بڕێک پارە وەربگیرێ. بەرتیل بۆیە حرامە، چونکە یەکەم لەبەرەوەی کە خوای گەورە لە قورئانە مەنعی کردووە کە ئاەتەکەمان خوێنەوە ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل. بەهیچ شێوە دروست نییە کەس ماڵی کەس بە باتیل خوا بە ناحەق بەبێ خۆی ئیزنیا بێ خاوەن ماڵەکە، بەبێ ئەوش هیچ کارێکی بۆ کرد بێ مقابلی ئەو پارەیە، بەبێ هیچ پارەیەکی لای بێ، هیچ حەقێکی لای بێ، دروست نییە. ئەوە خواردنی ماڵی خەڵقی بە بەتاڵ خوای گەورە لە قورئانە نەهی لێ کردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لعن الله الراشي والمرتشي والرائش. فەرمێ لعنە لە ڕائش، ڕائش ئەو کەسێک کە پارەکە بە بەرتیلەکە ئەیە، مرتەشی ئەو کەسێک کە بەرتیلەکە وەرەگرێ، ڕائش ئەو کەسێک کە واسطەیە لە بینیانە. هەڵێ من کەسێکە بۆ دۆزمەوە بەس ئەوەنەی بەرێ ئیشەکە بۆکە، ئەو پێتە ڕائش. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لعنەت لە هەرسێکیان، لعنەتیش زانەکانە فەرموو بۆ گوناحی کەبیرەیە، لعنەت بۆ گوناحی گەورەیە، لعنەت لە گوناحی چکۆلە ناکرێ. لەبەرەوە حرامەوە لە چەندەها فەرمودەی تراتۆ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الراشي والمرتشي في النار. فەرمێ بەرتیلدەر و بەرتیلخۆر هەردووکیان لە ئاگران. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمودي ترى لعن الله الراشي والمرتشي. فرمي لا فرمودي ترى الراشي والمرتشي في الحكم سواء، يعني سواء في الحكم، راشي مرتشي لحكم يكسان وك يقوان. الراشي والمرتشي سواء في الحكم لحكم اوك يقوان، حكم يعني اوك يقوان. وبيغمبر صلى الله عليه وسلم نهي لكدوا حتى اجر كابلا بناي هديه شوي بني اجر رشتات اجر او
واستێ بڵاو بۆ ئەو واستە کێسا پێڵەن واستە پێڵەن مەسەڵەن هەدیە پێڵەن هەشتێکی پێڵەن ئەو ڕیشوەیەک کە شەرع پێڵە ڕیشوە ئەو ڕیشوەیە حەقی تۆ ئەیا بە من حەق بەنەحەق حەقی من ئەیا بە یەکێکە بەنەحەق زوڵم لە خەڵقیەکە ئەو خەڵقی کە دەسەڵات دایناوە کە حکومەت دایناوە ئەم فڵا کەسەی دانا تۆ حکمی خەڵقیکە و فەرقی کەس مەکە فەرقی خەڵقیەکە جیاوازیەکە لە بینی خزم و بێگانە لە بینی دۆست و ناسیاوە لە بینی ئەوەی کە هەدیەکەی بۆ بردووە ڕیشوەکەی یاوەتێ لە بینی ئەوەی کە بۆی نەبردووە ئەو کاتە ئەو کەسانی کە دەوڵەمەندن ئیشیان باژەڕوە ئەو کەسانی کە پارانێ ئیشیان باژەڕوە ئەوانەی کە خزمیان حاکمە ئیشیان باژەڕوە ئەو کەسێک کە خزمی حاکم نییە کە خەڵقێکی زۆرن ئەوانەی کە فەقیرن کە هەژارن کە سەرداناخن بۆ خەڵقی بۆ ڕیشوەتدان بۆ بەرتیلدان ئەوانە ئیشیان ناڕوە ئەو کاتە فەساد دروست دەبێ خەڵق ڕقی لێگە بێ اینجا ئەو کەسێک کە ڕیشوەتدا ئەمری خواشکێنێ ئەمری پێغەمبەرشکێنێ کۆمەلگا تێگەچێ کۆمەلگا تێگەچێ ئەم کۆمەلگایە بێستا زۆربەی زۆری خەڵقی ینی مەسئولینیان خۆش نایە مەسئولین پاشە مەسئولین لەوێ دانیشتوە شەو ڕۆژ داوامەکە خزمەتی میلەت دەکا بەحسا بۆ خۆشتان نایە ئەوەی کە چاکیشە خەڵق خۆشی نایە بە خراپەکەەوە چاک و خراپیان تێکڵاو بۆ چونکە لە بەشی هۆکاری هەرە گەورەی ئەو ڕیشوەتەیە ئەو واسیتەیە کە خزمەکانی خۆی هەر هەمویان عەرزای وەرگتووە ئیوان هەیە مەسەڵەن هیچ دەورێکیشی نەبووە خەڵقێکەش هەیە زۆر خزمەتی کردووە هیچ ئیشێکی بۆ نەکراوە خزمی ئەو زۆربەی زۆریان شەهیدانان هیچ شەهیدیشیان نییە خەڵقێکە شەهیدیشیە شەهیدانە نییە زۆربەی زۆری خزمەکانی دەوڵەمەندیشن معاشیان هەیە خەڵق زۆربەی زۆری خزمەکانی فەقیریشن معاشیان نییە لەبەرەوە ئەو ناحەقیە دروست دەبێ ئەو بەرزی نزمیە دروست دەبێ کۆمەڵێک تێرە بن زۆرە خۆن بە ناحەق وەریەگرن کۆمەڵێکیش حەقی خۆیانە وەری ناگرن لەبەرەوە کۆمەلگا تێگەچێ مجتەما وای لێ کۆمەلگاکە خەڵقی ڕقیان لێگە بێ ڕقیان لە مەسئولینە بێ لە جیاتی دوعای خێرکەن بۆ کار بەدەستەکان دوعای خێرکەن بۆ قازیەکان بۆ ئەوانەی کە ئیشیان بەدەستە ڕقیان لەیانە بێ چکە بۆ هەرکە ئەچێ بۆیە ڕێ بەخوا بابە من کەسم نیە تریشم ناڕوە ئەجا ناچاری ژێ بگەڕە بە دوای واستەیە زۆر جاریش خەڵق ئەبێ لەبەر بەرامبەرەکەی لەبەر گرێوی لێ نەباتەوە ناچارە بچێ پارە قەرزکە بیا بە واستە و بیا بە بەرتیل وەڵی خۆشتەکە زۆر ڕوونە ڕەشوە عەرزم کردی جاری وا هەیە مەسەلە هەر بۆ نمونە بڵین ئەم ساڵ ئەوا فەرزکەین خریجینی جامیعە بڕیارە درێ 2000 کەسیان تاعین بکرێن بە مامۆسایە بە تەبیبیا بە شتێکی تر لە سلێمانیە بەڵام 10,000 کەس بۆی تەقدیمەکە 2000 کەس وەرەگیرێ 10,000 کەس بۆی تەقدیمەکە حەقوایە حکوومەت بەر لەوەی بڕیار بداکە ئەم 2000 کەسە وەربگرێ ئەبێ کۆمەڵی شروط و مەرجدا بنێ مەسەلا یا دەرەجات یا اختصاص بڵێ ئێمە و کەسانە پێش ئەخین کەوا ئەم شروطانەی تیاوێ مەسەلا دەرەجەی لە 90 کەمتر نەبێ یا لە 80 کەمتر نەبێ ئیتر ئەو کاتە ئەو کەسە کە ئەو شەرتانەی تیابوو ئایا کوڕە فەقیرە ئایا کوڕە ئەمیرە ئایا کوڕە شوانە ئایا کوڕە مەسئولە ئەبێ فەرق نەکا ئەبێ وەکو یەک وەدان بگرێ بەڵام ڕەشوو ئەوەتانێک کابرا ئەزانێ خۆی بە دەرەجە بەری ناکەوێ ئەزانێ بە ئیستیحقاق بە شیاوی ئەو شوێنە نییە دەرەجەکەی کەمە شەرتەکانی تیان نییە چێ لە پێشە ڕیشوەیە با بۆ مەسئولێک بۆ کەسێک بۆ مدیر عامێک بۆ مدیر دائیرەیەک بۆ ئەوەی کە لەو 2000 کەسە کە عەرزم کردی 10,000 کەس تەقدیمی کردووە ئەمە چێ خۆی خاتە ناو زمنی 2000 کەسەکەەوە کە مستحقیش نییە معنای وایە زوڵمی لە 10,000 کەس کردەوە کە ئەم ساڵ ئیستحقاقی تاعینیان هەبووە ئەوراقیان تەقدیم کردبوو بۆ تەقدیم ئەوە چێ بەبێ ئەوەی شەرت و مەرجەکەی تابێ ئەوە بکایتر ئایا ئەمە بۆ وەرگرتنی خانوویە بێ بۆ وەرگرتنی ئەرزێ بێ بۆ تاعینکردنێ بێ ئەیسە حالێن من قەراخی ماگەم لێ ئاوی قەراغ مشکلەی تایە مشکلەکە چییە؟ پێشتر بێەوەی ناوی کەسبەرین پێشتر پێشم قایم قامە چون ئاوەکە ئاوی قەراخ ئەوەی کە ئاوی قەرەداغە فرۆشتیانە بە زاریعەکان ئیتر تێ فرۆشتێتەوە ئەڵڵاه عەلەم و خوا خۆی ئەزانێ ئێستا قایمقامی ئەمڕۆ داماوە بەدەست ئەو کەسانی ئاویان کڕیوە کاتی قایمقامەڵێ ئاوەکە هەڵکەنەوە بە شارەکە هەنکاکە ئێمە پارەمان داوە کڕیومان ئێبا ئەوە حەقی شارەکەیە ئەوە ڕەشوەیە تۆ بچی ئاوی شارێک بگریتەوە بۆ ئەوەی کەوا زەرعەکەی خۆت وشک نەبێت لە کاتێک حەقی بکەی بە ناحەقی هەر لە هەر شوێنەکە حەق کرا بە ناحەق یان ناحەق کرا بە حەق ئەو ڕیشوەیە من مامۆستا لە عەبدوڵای هەبوو ڕەحمەتی خوای لێ بێ مامۆستا لە عەبدوڵای کاتب لە مزگەوتی شێخ بابە عەلی بوو ئەچوومە خزمەتی لە ساڵەکانی 90 وەفاتی کرد
کاتبی شێخ عوسمانی نەقشبەندی بوو، خەتاتێکی زۆر باریع بوو، شاعیرێکی زۆر بەرز بوو، بەڵام کەسێکی واریعش بوو. فەرمووی کەسێک ئیشێکی تێم کەوت لە زمانی حکومەت وتی ماوەسەمە لە عەبڵاوێ بەیانێکی بۆ فڵان دایرە ئیشەکەم بۆ بکەی، وتم بەسەر چاو ئیشەکەت بۆ ئەکەم. وتی هەر ئێوارە وەختێکم زانی توێتایەکی فەلاحی هێنا سەر چەمچەی توێتاکە هەر بەو تعبیرە وتی وەڵاهی شێخ عومەر قازانیە ماسی هێنا بووم ئەتوانم مەلەی تیا بکەم، ئەمتوانی مەلەی تیا بکەم. وتی مامۆستا و ماسم بۆ جەنابی هێنا، وتم قەسەم بەخوا ئەو ماسە داگری بەیانی ناچم بەلای ئیشەکەتەوە. هەرچەند هەوڵی مامۆستا بۆ تۆم هێناوە لە فڵانە شوێنەوە لە لادێ و وتم قەسەم بەخوا ئەو ماسە داگری بەیانی ناچم بۆ ئیشەکەت و بۆیشت ناکەم. وتی وەڵا بە ناچار سەری خۆی کەس کرد و ماسەکەی بردەوە بە ماڵە، لە دوای چوم ئیشەکەیشم بۆ کرد. ئەمە ڕەشوەیە. هەتا وتی مامۆستا بۆ تۆم هێناوە هەدیەوتمێ با بە دوێنێ بۆنەوە هێنا پێرە بۆنەوە هێنا. مەشهورە ئەڵەن شێخ موستەفای قەرەداغی ئەبێ بە قازی لەم سلێمانیە، پێشتر مەلایەکی سادا بێ وەکوی ئێمە، بەس ئەبێ بە قازی یەکەم ڕۆژ کە ئەبێ بە قازی کابرای کەڵەشێرێکی بۆ هێنێ. شێخ مستەفا فەرمێ ئەو مامۆستا مەلا کەریم نووسێتی فەرمێ ڕۆڵە بیستوتە بووم بە قازی ئەڵێ ئەرە وەڵا بیستوم، ئەڵێ لە ڕۆڵە کەڵەشێرەکە بەرەوە بەخوا لە ماڵی منە نابێ داینێ، مادەم بیستوتە بووم بە قازی تەواو. یعنی حرامە عامل فەرمانبەر بە هیچ شێوەیە هیچ بە ناوی هەدیەوە بێ، بە ناوی ڕێشەوە بێ، بە ناوی هەرچیوە بێ، حرامەشت وەرگرت لەو خەڵکە. یەکەم بۆ حرامە لەبەرەوەی خۆی پەروەردگار بە حرامی داناوە، پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بە حرامی داناوە و کۆمەڵگا هەڵدەوەشێنێت، حیاتی ناو کۆمەڵگا تێگەدا بەسەریەکە. جا زەرەری ئەم مۆزوعە لەسەر تاکە، لەسەر خێزانە، لەسەر کۆمەڵگایە، لەسەر حکوومەت و دەسەڵاتە، هەموویان ئەگرێتەوە. جا ئەم مۆزوعە لە دینی خۆی پەروەردگارە لە قورئانە وەک ئاەتەکەم خوێندە و چەند ئاەتی تریشی لەسەر هاتووە ئاماژەی پێەکە، لە فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندین فەرموودەی لەسەر هاتووە بۆ ئەوەی ئەم مەوزوعە بە تایبەتی ئاگامان لێ بێ لەوانەیە لە بواری تاکە ئەو زەرەرە نەدا کە لە بواری خێزانە ئەیدا. ئەگەر لە بواری خێزانە بڵاو بێتەوە ئەو زەرەر نادا لە بواری کۆمەڵگایە، بەڵام لە هەموویە بە حرام و قەدەغە دیا ناوزەدە کراوە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وا باسی کردووە لە گوناهی کەبایر ئەژمێریت، لە کەبیرەکان، لە گوناهە گەورەکان دائەنرێت. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ئەم مەوزوعەمان تێبگەێنێ و ئاگامان لە خۆمان بێ باسی ئەومان بۆ وەکات سەحابەیەکی جەلیل کە ناوی حمەیدی ساعیدیە جێڕێتەوە فەرمێ استعمل النبي صلى الله عليه وسلم رجلا من الأزد يقال له ابن اللتية يا لتيبة ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوێکی هێنا و ئیشی پێسپارد. ئەم پیاوە کە ناوی لوتەیبە بوو یان لە شوێنێکی ترا فەرمێ ناوی عەبدوڵڵا، ئەمە بە ناوی شوێنەکەوە ناوبراوە، ویستی بەکاری بێنێ بۆ کۆکردنەوەی زەکات و سەدەقات و خەیرات. کە ئەم پیاوە ڕۆشت و هاتەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەوەی بگاتە لای پێغەمبەر ئەمەی وت فەرمووی ئەم پیاوە هاتووتی هذا لكم وهذا أهدي إلي، نەختێ لە سەروەت و سامان و پارەکەی هێناوتی ئەمەیان داومەتێ بۆ ئێوە، ئەمەیشیان کردۆ بە هەدیە بۆ خۆم. دیارە ئەوانەی کە ئەم قسەیان لێبیست گەیاندیانە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کە دەنگ و باسەکە گەیشت بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر ویستی ڕێ لەمە بگرێ و بەیانی ئەم قەزیەیە بکرا. فەرمووی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە سەر مینبەرەکەی و حەمد و ثەنای خوای کرد و یا ڕاست بوویەوە لە شوێنەکەی خۆی و دەستی کرد بە وتاردان و سپاسی خوای پەروەردگار و ئەمانەی کرد و پاشان فەرمووی أما بعد فإني أستعمل الرجل منكم على العمل مما ولاني الله فيأتيني يا فيأتي فيقول فەرمووی من خەڵکی وا هەیە بەکاری هێنم و کارێکی پێ ئەسپێرم لەو کارەی خوای پەروەردگار داویەتە دەستی من کە فەرمانڕەوایی و دەسەڵاتداری و بەیانکردنی حکمی شەرع و بەجێگەیاندنی حەقە بە خاوەن حەق و ڕەتکردنەوەی بەتاڵەکانە. فەرمووی ئەم پیاوە کەم کاری پێ ئەسپێرم ئەڕوا دوای ئەوەیە دەڵێ هذا لكم وهذا هدية أهديت إلي، یەد ئەڵێ ئەم بەشە لە ماڵ و پارە و سەروەت و سامان ئەمە داومیانەتێ بۆ ئێوە، ئەمەشیان هەدیەیە کە خەڵکی داوێتمێ بۆ خۆم.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەفەلا جەلەسە في بيت أبيه وأمه حتى تأتيه الهدية إن كان صادقا فەرمووی با ئەو کابرا دانیشتایە لە ماڵی باوکو دایکی با بزانین ئەگەر ڕازەکە هەدیە ئەوە بزانین خەڵک هەدیەکەیان بۆ هێنا بۆ ماڵەوە خەڵک هەر نێناسی بۆ ئێستا خەڵگەی ناسن لەبەرەوە کارمەندی دەوڵەتە لەبەرەوە فەرمانڕەوایە لەبەرەوە حاکمە لەبەرەوە ئیشی بەدەسە لەبەرەوە مەسئولە لەبەرەوە مدیر دائیرەیە لەبەرەوە وەرحاسب کاری ئیشێکی لەبەردەسایە ئەگەر ئەوە نەبێ خەڵک هەرەی ناسێ پێغەمبەری خوا وا باسە هیچ جارە فەرمووی والله لا يأخذ أحد منكم شيئا بغير حقه إلا لقي الله يحمله يوم القيامة فلا أعرفن أحدا منكم لقي الله يحمل بعيرا له رغاء أو بقرة له خوار أو شاة تعير ثم رفع يديه حتى روي بياض إبطيه فيقول اللهم هل بلغت حديثك صحيح بخاري ومسلم روايتك فرميت پێغەمبەری خوا فەرمووی سوێن بەخوا هەر کەسێک لە ئێوە شتێک بە ناحەق حەقی ژەوەیە بە شەرعی خوا حەق بێت یعنی ئەگەر کەسێک بە شەرعەن شتێ پێی حەڵاڵ نەبێت لە مەحکەمەیش بیدرێتێ هەر بەرە ئەم بابەتەیەکەوێت بە عەشاریش بیدرێتێ هەر بەرەم بابەتەیەکەوێت بە سوڵحی عەشاریش بیدرێت ئەم بابەتەیەکەوێت حەق ئەوەیە شەرع بە حەڵاڵی دانێ بووی نەحەق ئەوەیە شەرع بە بەتاڵ و ناحەق داینێت فەرمی هەر کەسێک بە ناحەق شتێ هەڵبگرێ ئەوە ئەکا بەخوای پەروەردگار و ئەو شتەی کە دزیوێتی ئەو شتەی کە بە ناوی هەدیەوە وەریگرتووە لای خستووە شاردوویەتیۆ ئەفەرمێ ئەگا بەخوای پەروەردگار و لە ڕۆژی قیامەتە فەرمووی ئەگەر حشتر بێ حشترەکە بەسەر ملیۆیەتی دەنگی لێ بێتەوە ئەگەر ڕەشەوڵاق بێ ئەبۆڕێنێ بۆی خەڵک جاری لێ با لە قیامەتیش و ئابڕوو حیا و حرمەتیش بێ هەرچەنەگە حیا و حرمەتی وایە ئەوەی نێکرد لە دنیاە ئەفەرمێ ئەگەر مەڕ و بزن بێ قاڕەقاڕ و بارەباڕەکات خەڵکی قیامەت پێزان و ئاوا شەرمەزار و ئابڕووچوو ئەبێت و ئەم جار دوای ئەوە پێغەمبەری خوا کە بەیانی حەقەکەی کرد دەستی بەرز کردوەوە فەرمووی خوایە ئەفەرموونە دەستی بەرز کردەوە بنباڵی دەرکەوت کە دەستی بەرز کردەوە فەرمووی خوایە گەیاندم ئەوەی حەق بوو بیگەێنم و ئەوەی بەیانی حەق و بەتاڵ بوو کردم خوایە تۆ بە شاهید بە ئەمە لە شوێنەکە لە شوێنێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێکمان بەکارهێنا ناردمان بۆ کارێک هێنایۆ ئەگەر دەزوویەک درومانی پێکرێ خەرخەرە و دەزوویەک کە درومانی پێکرێ فەرمووی ئەوەی لاخست فەرمووی سوێن بەخوا لە ڕۆژی قیامەتە بە دز و بە ئەو کەسەدا ئەنجێ کە ماڵی عامی خواردووە کە غەتری کردووە غەش و خیانەتی کردووە لە ئەموال ئەفەرمێ ڕاوی حەدیثەکە فەرمێ پیاوێکی ڕەش لێویا بوو ئەدود من چاوم لەسەر ئەو پیاوەیە ڕاست بێ فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەو ئەمانەتەی ناوتێتە سەرشانی من ئەو کارەی پێ سارم لەسەرم لابە پێغەمبەری خوا فەرمووی بۆ فەرمووی وەڵای بیستومە تۆ باسی ئەم شتت کردووە و والحاصل هەڕەشەی قیامەتی لەسەرەوەنە فەرمووی بەڵێ من ئەیڵێم و من وتومە هەر کەسێ بە ناحەق ماڵێک لا بخات ئەوە ئەو کەسە بە دز و بە غولول دا ئەنجێ و لە ڕۆژی قیامەتە لەسەرێتی و پێغەمبەر بۆ ئەوەی بەیانی ئەمە بکە ڕێ بگیرێ لەم فەساد و لەم خراپەکاریە ئەفەرمێ ئەو دیاریانەی ئەدرێ بەکار بەدەستان بە مۆزەف ئەفەرمێ ئەوە غولولە ئەوە باسی دزی و غەش و غەدر و خیانەتە لە حەدیثێکی ترا فەرمێ ئەگەر کەسێکمان بەکارهێنا ئێمە مەسرەفمان بۆ کرد هەر شتێکی لادا هەمووی غولولە دوای ئەوە و ئەسباب و هۆکاری زۆری هەیە ئەم شتانە بۆ ئەمە ڕووەدا خاڵی یەکەم خەڵک لەخوا ناترسن دینیان ضعیفە چونکی ئیبن مەسعود فەرمێ پرسیاریان لێ کرد ئایا ڕەشوە سوحتە فەرمووی نە ڕەشوە کوفرە چونکی ئەو کەسە خوای گەورە فەرمێ ئەم ئاەتەی خوێندەوە من لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون فأولئك هم الظالمون فأولئك هم الفاسقون فەرمووی کەسێ ئەگەر بەناوی هەدیەوە یا ڕەشوە بدا بۆی حکمێکی پێ بگۆڕێ فەرمووی ئەوە کوفرە پەنابە ئەی ڕەشوە چیە فەرمووی ڕەشوە لە ناو خەڵک ئەوایە حرامخۆریە و ئەم حرامخۆریە خوای پەروەردگار لە باسی یەهودا باسی کردووە کە بەرەو کوفر ئینسانەکەیە بە کە بەرەو ئەوە ئەی بە ئینسانەکە لە خۆی تێگەیە کۆمەلگاکە تێگەیە خێزان هەڵ ئەوەشێنێ وڵات نایەڵێ حەق نایەڵێ نائومێدی دروست دەبێ کەسی قەی نامێنێ ئەم جارە جار لێ بگەڕێ ئەی ئێستا ئەوە بڵاوە یا بڵاو نیە لە ناو وڵاتانی موسڵمانە
هۆکاری ڕشوە بڕ لە ڕاستیدا گەلێک هۆکار هەیە، بەڵام ئەم ڕیشوەیە سیفەتێکی ناشرینە و دائیمەن ئیسلامیش هەموو سیفەتە ناشرینەکان بنبڕەکە بۆ بنبڕیانەکە بۆ خوای میهرەبان ئەم ئیشانەی قەدەغە کردووە. بۆچی پێغەمبەرەکەی هەواڵی پێداوین کەوا ئەم ئیشە ئیشێکی ناتەنروستە و ئیشێکی حرامە و ئیشێکی جائیز نییە، چونکە ئەم ئیشە دیفاعکردنە لە زوڵم، ئەم ئیشە غیرەت و کەسایەتی و ئینسانی بوونی مرۆڤەکان لە کەدارەکە و بەرەو ئاقارێکی ناشرینیان دەبە و پاشانیش چۆن ئەڵێی بەرەو کۆی لە بوونی ئینسانەکان وا لە ئینسانەکە کە ئەم ئینسانە بە مرتاحی بە ئارەزوومەندانە بە شەرعیانە ئیشەکان بەڕێنەکە وای لێکا مرۆڤەکان بچوو کاتەوە و پاشان خواردنی حەقی خەڵکی. تو ئەم ئیشە ئەگەر شەرعی بێ و ئەگەر باش بێ و ئەگەر خواردنی حەقی خەڵکی تێدا نەبێ لە ڕاستیدا ئەم ئیشە ئەڕوا بەڕێ و ئیش و مەجرای خۆی وەرەگرێ. بەڵام زۆر جار هەموو جانیبەکانی ڕشوە ئەگەر سەیریان بکەی، ئەگەر دیقەت بگری، ئەگەر لێیان بڕوانی لە دوو ئەنجامدا یانەوە تا مافی گشتی تێدا خوراوە بۆیە ڕشوە ئەدرێ، یانەوە تا مافی تایبەتی تێدا خوراوە بۆیە ئەکرێ. واتە لە دوو ئەنجامدا مافی خەڵکانێکی دەوروبەری خۆت یاخو چواردەوری خۆتی لەسرە، بۆیە ئەم ئیشە بە ڕیشوە بە پارە بە بەرتیل ئەڕوا بەڕێوە. بۆیە هۆکارەکان زۆرن، یعنی ئینسانی موسڵمان ئەگەر بڕوانێ لە هۆکارەکانی لە ڕاستیدا زۆر هۆکار هەیە کە پاڵنەرە بۆ ڕیشوە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ ئەوەیە کە سیفەتێکی ناشرینە، سیفەتێکە خوا و پێغەمبەرەکەی نەهییان لێ کردووە و سیفەتێکە لە ڕاستیدا ئەبێ ئینسانی موسڵمان خۆی لێ بە دوور بگرێت، چونکە ئینسان لە ڕاستیدا لە بەرامبەر ئەم سیفەتەدا زۆر بچووکە بێتەوە و قورسایی خۆی لە دەست ئەدا. ئینسان بۆیە ئینسان و جوان و گەور و سالارە، چونکە پێشەوایە، چونکە شکۆمەدێکی تایبەتی هەیە، چونکە هەموو کارەکان چۆنڵێ بە اختیاری ئەم کەسە بەڕێ ئەکرێن و بە ژیان و هەروەها بە ژیاندا گوزەرەکەن. بۆی ئینسان کە ئەم سیفەتەی گرتە بەر ئینسانەکان لە ڕاستیدا چۆکدا ئەمێنن و بچووکەکرێنەوە. ڕێگا لە بەرتیلە گیرە بە چەند شێوە گەورەترین شێوە بە ئیمان لێ گیرێ بێ ئەو ئینسانە ئەبێ ئەو کۆمەلگایە ئەبێ دەست بە تاڵ کرێ لەو کۆمەلگایە مەجال بدرێت بە ئیمام و خەتیبەکان بۆ کەسانی کە دین بڵاوکەنەوە، ئەو کەسانی وتاری دینیەن، ئەو کەسانی کە لەسەر تەلەڤیزۆن و کەناڵەکانە باسی ئەو کرێت کە ئەمە خیانەتە لە کۆمەلگا، خیانەتە لە خوا و پێغەمبەر، خیانەتە لە میلەتەکەت کە تۆ بەرتیل بۆرگری ئیشی کۆمەڵی خەڵک بەڕێوکەی کە مستحق نین بەڕێوکرێن، ئیشی کۆمەڵی خەڵک دوا بخەی کە مستحقن بەڕێوکرێن. کۆمەڵی خەڵک حەق و حقوقێکیان بەنا حەق بدرێتێ کە حەقی خۆیان نییە، بۆیان بکەی بەڕەسمی و دەقێکی قانونیان بۆ دۆزیوانە یان شتێکی بۆیان بشەرعێنی بۆیان قانونێنی. بەڵام کۆمەڵی خەڵک کە حەقی خۆیانە کە مستحق وەریگرن وەرینەگرن. دەبەرەوە چارەسەرەکەی بە یەکەم لەو ڕێگایە کە بڵێ ئەمە خوای گەورە حرامی کردووە، خوای گەورە لعنەتی لێکردوون، پێغەمبەر لعنەتی لێکردوون، کەسێک خۆی بە موسڵمان نەزانە بێ نەیکا. ئەو کاتەگەر ئەوەی کەسێکی خۆی بە موسڵمان نەزانە نەیکرد لە کۆمەلگای ئێمە بە تایبەتی ئێتر کەسانێک بێنە کە خوان بە موسڵمان نازانن زۆر کە من ئیشیان نەڕوا پێی. ئەو کاتە ئەگەر موسڵمان قبولی نەکات بەرتیل بدا و بەرتیل وەرگێ لە کۆمەلگای ئێمە کەس ناتوانێت وەریگرێ. کابرای مەسئولەکەش ئەگەر بیە وەریگرێ ناوێرێ وەریگرێ. و کاتە ئەوە یەکەمیان لە ڕێگای شەرع و لە ڕێگای دینەوە لە ڕێگای ترساندن بەخوا ئینسان مراقبەی خواوای لێکە هیچ شتێکی حرام ناکە ئەگە بزانێ خوا ڕقیبە بەسەریەوە چاودێرە بەسەریەوە و هیچ شتێکی لێون نابێت نە لە عەرز و نە لە ئاسمان من مثقال ذرة في الأرض ولا في السماء ولا أصغر من ذلك ولا أكبر نە مثقال ذرة نە لە عەرز نە لە ئاسمان نە گەورەتر نە بچووکتر خوا لێون نابێت. خوای گەورە ئاگای لێتە، خوای گەورە چاودێرە بەسەرتەوە. ئەگەر ئەو ئینسانەیە تۆز لە خوا بترسێ ئەو کاتە ئەو ئیشە ناکە. بۆیە یەکێ لە زانەکان حەمید و تەویل هەیە چوو بەلای عالمێک ناوی سولەیمانە فەرمووی ئامۆژگاری کەوتی کاکە گیان هەر وەختەی ویستی گوناحی بکەی ئەگەر ڕەئی دوا بوو خوا ناتبینە کافرە بی. ئەگەر ویستە شتێکی حرام بکەی شتێک ئەمەش کە بابێکە لەو بابە حرامانە شتێکی حرام بکەی ئەگەر ڕەئی دوا بوو کە خوا ناتبینە کافرە بی. ئەگەر ڕەئی شوا بوو خوا ئەبینە بەس حسابی بۆ ناکەی ئەوش خەتەرترە. ئەبێ ئەو کەسە بۆ بترسێنەوە یەکەم. دووەم ئەبێ لە قانون ئەبێ حکومەت کێستا حکومەتەکە بۆ تا حکومەتی ئەوە ینی زۆر کەس ئەوانەی کە زیاتر دەستیان دەڕوا ئیشان ناکەن ئەبێ حکومەت ڕێگەلەوە بگرێ. ئەبێ کەس بەرتیلیا بیگرێ بڵێ معاش بۆ ئێمە کە بەرتیل نەیە. ئەبێ حکومەت معاشی تاو با بە خەڵقی بۆی خەڵک دەست لە خەڵقی پان دەکاتەوە. ئیمامی ئەحمەد دەفەرمێ دوعای کردو فەرمێتی یا ڕەبی خوایە چۆن هیدایەتت دام یارمەتیت دام سوژدە بۆ کەس نەبەم یارمەتیشم بەدەست لە کەس پان نەکەمەوە. بەرتیل لە سپانکردنەوەیە
بەرتیل سواڵە بەس سواڵە بەنای سواڵەوە نییە لەبەرەوە بێ قانون ڕێگان لێ بگرێن نێڵێ ئەو مۆزەفانە ئەو مەسئولانە ئەو قازیانە ئەو کاربەدەستانە فێری سوالکردن من لە دایرەکان چونکە سومعی حکوومەتەکەی پێشکێ سومعی دایرەکەی پێشکێ سومعی ئەو شوێنی کورسی پێشکێ کە ئەو مەسئولە لەسەرە ئەوەش خاڵێکی دووەم و دوای ئەوە بێ خەڵقەکەش ئامادە نەبێ بەرتیل بە ئەبێت تێبگەێنن ئەوەی کە بەرتیلەکە وەرەگرێ هەر بە قەت ئەو گوناحبارەکە بەرتیلەکەیە لەوانە ئەوی بەرتیلەکە با گوناحبارتر بێ با خەڵک بەرتیل نە ئەو کاتەکە کەس نەیە شتەکە بڵاو نابێتەوە بەڵام ئەگەر کۆمەڵە بەرتیل بن و کۆمەڵێکیش داما و لە دوورە سەیرانکەن ناچار خەڵکە فێرە بێ ئەبێ خەڵکە لە ترسی خوا بەرتیل نابزانێ حرامە و ئەو کەسەی بەرتیل با بەر لەعنەتی خواکێ بەر لەعنەتی خواکەوت بەر جەهەنەمەکەوێ چێتە جەهەنەمەوە وەڵی ڕێگری دوو لایەنی هەیە لایەنی دینی ئەوەتانێ واعیزەکان مامۆساکان ئیمام و خەتیبەکان بە هەموو شێوەیە ئەو ئاەت و حەدیثانەی دەربارەی ڕیشوە هاتووە لەناو خەڵکا بڵاوکەنەوە خەتەرناکەکەی بڵاوکەنەوە گوناهەکەی بڵاوکەنەوە کە گوناهی گەورەیە ئابەمە کۆمەڵە نسبەتێکی زۆر ئەگەڕێتەوە ئەوانەی کە ترسی خوا لە دڵیان هەیە واتقوا الله ويعلمكم الله تەقوای خوا بکەن خوای تەعالی ڕێگەی علم و زانستان فێرەکە ترسی خوایە ئەمە بەڵام ترسی خوا لە ڕاستیان نسبەتی لە سادەیش ناگەڕێنەوە بە ترسی خوا با پێ بڵێ حتا لە ناو مسلمانەکانە ناو نوێژخانەکانە بە دەیان کەسی تایە بە سەدان کەسی گوێ بەوە نادا ئەچێ مهمەوەی ئیشەکەی بڕوە مهمەوەی کەسێ بناسێ خزمێ بناسێ شێخێ بناسێ ئاغایە بناسێ بەجێ بناسێ ئەمە لە ناو مسلمانەکانە زیاترە چونکی مسلمان فەقیری زیاترتیایە لەبەرەوە حیلەی شەرعیشی بۆ دۆزێتەوە حەلی دووهەم ئەبێ کاربەدەستەکان خۆیان ڕێگە بگرن بزانن لە هەر لایەکە هەر کەسی هەر مۆزەفی هەر کارمەندێ بەرتیلی وەرگرت بۆ عقوبەیەکی وای بدەن کەوا بیکەن بە پند و عیبرەت بۆ ئەوانی تر و هەتاوەکو کارمەندەکان خۆیان چاک نەبن بەرپرسەکان خۆیان چاک نەبن ئەگەر بەرپرسەکان خۆیان ڕیشوە وەرگرن چۆن نەتوانن ڕێگا لە ڕیشوە بگرن یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون ئەی باوەڕداران بۆ شتێکەڵەن کە خۆتان نایکەن گوناهێکی گەورەیە لای خوا کە تۆ شتێ بڵێ بە خەڵکو خۆت ئەنجامی نەدرتی و خۆی نەیکەی ئێمە لە کاتێکە ئابینین کە کارمەندەکانمان مەسئولەکانمان گەورە پیاوەکانمان خۆیان بە ڕیشوە ئەخۆن خۆیان بە ناوی هەردێوە بەرتی لە خۆن چۆن نەتوانن ڕێگا لە خەڵکی بگرن إذا كان صاحب البيت بالدف ناقرة فماذا يكون شيمة أهل البيت شعرێکی عربیە ئەڵێگەر خاوەن ماڵ خۆی دەف لێ بدا واتە هەڵپەڕێ و دەف لێ بدا ئەبێ مناڵەکانی چیان بەسەرا بێ ئێمە مناڵی ئەو حکومەتین ئێمە بەردەستەی ئەو حکومەتین لە کاتێکە حکومەت خۆی چاکنەکە و کاربەدەستەکانمان خۆیان چاکنەکەن مستەحیلە گەندەڵی و ڕشوەخۆری لە وڵاتە هەڵگیرێ لەبەرەوە ئەبێ لەسەرەوە پیابێن نەک لە خوارەوە پیا بچن ئەو هاتووە ئیسا بە حسابی ئیسلاح و چاکسازیم بۆ کە چۆن معاشی معوەقی داماوی بڕیوە بەوە چارەسەرەکرێ بە معاشی معوەق کە 250,000 دیناری بوو چارەسەرەکرێ یا ئەبێ لەسەرەوە بزانین کێ دەفتەرێ وەرەگرێ و 80 گەڵا وەرەگرێ و 60 گەڵا وەرەگرێ بە ناوی پەرلەمانە و بە ناوی چیەوە بە ناوی چیەوە بە ناوی حیمایە و بە ناوی ئامانەوە میوان خانەوە و ئەوانە ببرن لەسەرەوە ئەوانە ببڕن ئەو کاتە خەڵکە بچووکەکەی چاکە بێ لەبەرەوە بینی سە خەڵک جۆ بە کارەبا نادا ئیسرافێکە جۆ بە ئاو نادا بۆ چونکی ئەوەی نەوتی لەبەردەسایە نەوت زایەکە منش ئاوم لەبەردەسایە ئاو زایەکەم کارەبام لەبەردەسایە کارەبا زایەکەم ئەو واز لە نەوتەکە بێنێ بێنە نەوتەکان با بە و خەڵکە ئەو کاتە منش بەلوعەکە ئەگرمەوە من هەوڵ بەردەسایە ئەتەبێت گەورە ئاوە ڕژێنێت بچووک پێی تێخە لەبەرەوە ئەمە حەقیقەتە ئەبێ خۆیان چاکەن ئەوجا خەڵکەکە چاکە بێ الناس على دینی ملوکیهم ئەوە حەقیقەتێکە لە دێرین زەمانەوە ناس هەن لەسەر دینی خەڵکان لەسەر دینی پاشەکانیان جای خوا تەعالی پاشەکانمان چاککە ئینشاءالله یەکەم شت ڕێگەگرتن لە ڕەشوە و بەرتیل بەوا بێ ئەو ئەسبابانەی کە بوونە هۆکاری ڕەشوە نەمێنن خاڵی یەکەم ئەوەی کە پێی ئەوترێ هەستی ئاینی یا ئامۆژگاری تەئسیری دین لە دری خەڵکا لاواز بووە ئەوە بەهێز بکرێت ئەوە خاڵی یەکەمە کە ئەمە بەهێز بکرێت چونکی خەڵک لە خوا ترسا ناتوانێت کارێ بکا سەر شۆڕی قیامەت بێ ناتوانێت ئیشێ بکا لەعنەتی خوا و پێغەمبەری بکەوێتە سەر ناتوانێت کارێ بکا بەدەست حساب بێ لە قیامەتە ناتوانێت کارێک بکا کە لە دنیاە لەوە ڕێک و پاروێکی بە حساب دەستکەوێت لە قیامەتە شەرمەزار و قەرزاری هەموو خەڵک بێ خاڵی یەکەم بریتە لەوە
کە ئەوە بەهێز بکرێت ئەویش بەچێ بێ بە لە خواترسانە بێ و بەهێزکردنی عیبادەت خاڵی دووهەم ئەبێ ئەو دام و دەستگانەی کە ئەو شتانەی تیا ئەکرێ بەهێز بکرێت ڕقابەیان بەسەرۆدانجێ ئیهمالی لەوێ ڕوویاوە بۆیە ئەوە ڕووەدا لە سنوورەکانە خاڵە سنووریەکان لە ناو مەحاکیمەکانە لە ناو دائیرە و دەوامە لە ناو عامەی خەڵکە هەر کەسێ هەشتێکی بەدەسە کەوابوو ڕقابە دابنجێتەوە خاڵێکی تر خاڵێکی تر فەقیری و نەبوونی وا ئەکا ئەمە دروست بێ ئەبێ ڕێبگیرێ لەوە کە نێڵدرێ خەڵک هەژار بێ خەڵک محتاج بێ تا خەڵک بکەوێتە دزی تا خەڵک بەرتیلدان ڕەشوە وەرگرتن ناحەقیکردن زوڵمکردن غەدر و غەش و خیانەتکردن خاڵێکی تریش لەو خاڵانە بریتیە لەوەی کە دام و دەستگایەکی بەهێز دروست ببێ تەفتیشی ئەوە بکەن کێ تێوەگلاوە هەر کەس بە گوێرەی حاڵی خۆی ئەگەر کەسە و مستحقی ئەوێ بگیرێت ئەو ماڵانە مسادرە بکرێت بگەڕێنێتەوە بۆ خەڵکی تر بۆ ئەوی چونکی ئەگەر وانە بێ وڵات کاولە بێت وڵات وەزعێکی لێ بەسەریە هەر بەهۆی ڕیشۆ نەبوو دەرمانیان هێنا و چاوی خەڵک کوێر بوو دەرمان ئەهێن و بەسەر چووە مەوادی غیزایی ئەهێن و ڕقەمەکەی ئەگۆڕیە هەر بەهۆی ڕیشۆ نییە شت ئاو دیوەکرێت هەر بەهۆی ئەو شتە ناحەقانەوە نییە بۆی پێویستەکە ئەو چەند خاڵە کارا بکرێت ئەگەر کاراکرە ومێ دەکرێت نەختێک تەخفیف کرێ بەڵام هەتا خەڵک دینی لاوازبێ کارەکانی تریش سەرناگرێ ئومێدمان وایە خۆی پەروەردگار هیدایەت بە و دین بەهێز ببێ و وە کاربەدەستان لایە بکەنەوە چونکی ئیشەکە بەوانە چێتە سەر چۆن خۆمان پارێزین ئینسانی مسلمانە بێ دائیمەن تەقوای خۆی هەبێ کە ئینسان تەقوای خۆی هەبوو خۆی بەدوور ئەگرێت لە هەموو سیفەتە ناشرین و هەروەها ناجۆرەکان ئەبێ ئینسانی مسلمانەوە تێبگا لە ئەم دنیادا دنیایەکی کاتیە دنیایەکی وەقتیە دنیایەکە بەسەرەچێ دنیایەکە دنیایەکی سێبەرە ئینسان کە ئیسراحەتی کرد لە ئەم دنیادا پاشان ئەڕوا و هیجرەت ئەکا بۆ شوێنێکی تر ئێمە لەم دنیادا بەڕاستی خاوەنی ئەم دنیایە نین ئێمە لە ئەم دنیادا بۆ ئەوە نەهاتوین پاشایەتی و هەروەها مەلکایەتی بکەین لەسەر ئەم دنیادا ئێمە هاتوین ئەم دنیادا هەوڵ و کۆششکەین جا ئەم هەوڵ و کۆششە بە دوو جانب تاقی ئەکرێتەوە جانبیان حرامە جانبیان حەڵاڵە ئینسانی مسلمان ئەبێ هەمیشە و هەردەم لە حرامەکان خۆی بە دوور بگرێەوە لە حەڵاڵەکان نزیک بێتەوە ئێمە چۆن خۆمان پارێزین بەڕاستی وا خۆمان پارێزین کە خوای میهرەبان نەهی لێ کردوین پێش هەموو شتێکی ژەبێ ئینسانی مسلمان ڕەچاوی نهێکانی ڕەب العیزە بکات سوبحانه وتعالى و ئەبێ وەها بکات فەرمانەکانی خوا هەمیشە بخاتە سەرسەری و هەروەها ئەم دنیای بەدەستیەوە بگرێ واتە ئینسانی مسلمان کاتێک شتێکی بەرز بەر ئەبێتەوە پێش هەموو شتێک ئەوەی بەدەستیەوەتی بەری ئەدا و دەست بۆ سەری ئەبە ئەبێ ئینسان ئەم دنیا ئەم دینا وەکو سەری خۆی پارێزێ بەڕاستی ئینسانی مسلمان ئەبێ وەها خۆی پارێزێ کە تێبگا ئەم فەرمانە فەرمانی ڕب العیزەیە ئەم فەرمانە پێش 1900 ساڵە دەرچووە ئەم فەرمانە خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و خوداکەی ئەمریان پێکردەوە ئێمە لێی دوورکەوینەوە و هەر شتێکیش خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانیان پێکرد بێ ئێمە لێی دوورکەوینەوە ئەبێ لێی دوورکەوینەوە چونکە لە ڕاستیدا فەلسەفەی ئەم مەوزوعاوەی کەوا مافی خوا پێشێ لەکرێ و مافی پێغەمبەر پێشێ لەکرێ عەلەیهی سەڵات وسەلام و مافی خەڵکیش پێشێ لەکرێ بۆی ڕشوە حرام کراوە و یاساخ کراوە و بنبڕ کراوە چونکە مافی خەڵکی تێدا زەوت دەکرێت چونکە ئیشەکان بە حرام ناڕۆن بەڕێوە چونکە ئیشەکان بە شەرعی ناڕۆن بەڕێوە ئەگەر مسلمانێکیش لە ژیانی خۆیدا ئەم ئیشەی کردبێ بە نەزانین ئومێدەکەین خوای میهرەبان لێی خۆش بێ و تەوبەیەکی ڕاستەقینەکە و جارێکی تر نەگەڕێتەوە سەر ئەو سیفەتە ناشرینە و ئەوەیشی ئێستا بەردەوامە لەسەری و وەکوی کارەکانی بنچینە ئەکا لەسەر ئەم سیفەتە ئێمە داوای لێ ئەەکەین وازی لێ بهێنێ چونکە ئەم کارە ئیکا لە 100% مافی خەڵکی تێدا ئەخورێ ئەم کارێکی شەرعی نییە بۆیە پشتی پەنای بردووە بۆ ئەو کارە ناشەرعیە و هەروە ڕیشوە ئەدا با ئیشەکانی خۆی مەجرای شەرعی وەربگرێ بە ڕێگایەکی حەڵاڵدا بڕوە ئەگەر خوای میهرەبان بۆی دەستەبەر کرد ئەوە خێری تێدایە و نیعم الله حەمدی خوای بکە و ئەگەر هاتوو دەستەبەریش نەبوو تاقیکردنەوەی ڕەب العیزە و ئەبێ بەڕاستی سەبری لەسەر